ڕۆژتای هاتنی مانگی هاوین و سەرەتای هاتنی مانگی پاییزی جواندا زۆربەی جۆرەکانی ئەگزیما نیشانەکانیان زۆرتر دەبێت لەبەر ئەم هۆکارانەی کەوا دکتۆرە ڕووناک سەعید پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و زوهری باسی لەوە دەکات. یەکەم کەمبەرکەوتنی پێست بە تیشکی سەر و وەنەوشەیی لە جۆری بی ئەم تیشکە بۆ ئەگزیما لە وەرزی هاویندا باشە و نیشانەکانی کەم دەکاتەوە. دووهەم کەمبوونەوەی ڕادەی شێ لە هەوادا کە یارمەتی شێدارکردنی پێست دەدات. ئەم دوو هۆکارە سەرەکیە نیشانەکانی زۆرتر دەکەن کە بریتین لە ئەلف سووربوونەوە و وشکبوونەوە خاڵی بە خوراندن. سێهەم قڵیشاندنی پێست و زبری پێست. چوارەمیش هەوکردنی پێست. چارەسەرەکان بەم جۆرە دەبێت. یەکەم کەمکردنەوەی شتن و بەرکەوتنی پێست لەگەڵ ئاودا. دوو کەمکردنەوەی بەکارهێنانی سابوون و پاکەرەوەی کیمیایی بەکارهێنانی سابوونی وەک گلیسرین و ڤیتامین ئی. سێهەم بەکارهێنانی شێدارکەرەوەی گونجاو بۆ پێست ڕاستەوخۆ دوای خۆشتن و ڕۆژانە جارێک یان دوو جار. چوارەم بەکارنەهێنانی جلوبەرگی نایلۆن و خوری. پێنجەم سەردانیکردنی پزیشک و چارەسەرکردن لە کاتی پێویستدا. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان. سمارت وەرچەرخانە.